سوید و فینلاند تەنها چەند هەفتەیەک دوای لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکراینیا داواکاریەکی هاوبەشیان پێشکەش کرد بۆ چوونە نێو ناتۆوە. سەرەتای ئەم مانگە ناتۆ پێشواسی لە فینلاند کرد، بەڵام هێشتا داواکاریەکەی سوید لەلایەن تورکیا و هەنگاریای ئەندامانی ناتۆوە پەسەند نەکراوە. ئەنقەرە سوید بە داڵدەدەرانی ئەو گروپانە تۆمەتبارەکات کە هاو ئاوازی لایەنێکی کوردی تیرۆریستن، بەڵام سوید ئەوەی ڕەت کردوێتەوە. لە دوای داواکاریەکەی ناتۆشەوە گروپە کوردەکان لە سوید خۆپیشاندانیان دژ بە تورکیا ئەنجام داوە و ناڕەزایەتیان دەربڕی بەرامبەر بە هەر ڕێکەوتنی لەگەڵ ئەوەی ناوی دەبن حکومەتێکی فاشیستی لە تورکیا. بەڵام سەرۆکوەزیرانی سوید بە هیوایە هەڵبژاردنی سەرۆکاتی مانگی داهاتوو لە تورکیا ببێتە خاڵی وەرچەرخان. ئێستا چاوەڕێی هەڵبژاردنەکانی تورکیا دەکەین. پێم وایە هەمووان درک بۆ دەکەن کە ڕۆڵێکی جەوهەری هەیە لەم کارەدا کە هەڵبژاردن پەیوەندی بە سیاسەتی ناوخۆیی تورکیاوە هەیە و ئەوەش ڕوونە کە لە زۆربەی وڵاتاندا بەو شێوەیە. سوید بڕیارە یاسایەکی نوێی دژە تیرۆر بخاتە ڕوو کە هیوادارە تورکیا ڕازی بکات کە داواکاریەکەی لە ناتۆ پەسەند بکات. تورکیا تا ئێستا وەڵامێکی یەکلاکەرەوەی لەبارەوە هەیە. بێگومان هەندێک هەنگاویان ناوە، بەڵام بەس نین لە ماوەی داهاتوودا چاوەڕوانی هەوڵی زیاترین. ناتۆ هیوادارە داواکاریەکەی سوید لە کاتی خۆیدا بۆ لوتکەی ساڵانەی هاوپەیمانیەکە لە مانگی حەوتدا پەسەند بکرێت. بڕیارەکە دەکەوێتە سەر ئاکامی هەڵبژاردنەکان بە بێگوێدانە ئەوەی کە کێ دەیباتەوە. ئایا دەسەڵاتدارانی تورکیا دەتوانن بە خۆیان و هەوادارەکانیان بڵێن کە هەندێک چاوەڕوانی تورکیا لە سوید بەدی هاتووە بە تایبەتی لە کاتی جێبەجێکردنی ئەو یاسایەدا؟ ئەم شیکەرەوەیە پێی وایە پرسە ناوخۆیەکان لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی تورکیادا لە سیاسەتی دەرەوە زیاترن. ئەوەش دەتوانێت سوود بە داواکاری سوید لە ناتۆ بگەێنێت. بە تایبەت ئێستا لە دوای بوومەلەرزەکان و بەرودۆخی ئابووری تورکیا تەنانەت زیاتریش کەمی کردووە. بەو مانایە پێم وانییە تا ئەو شوێنەی پەیوەندی بەڕای گشتیەوە هەبێت یان تا ئەو شوێنەی پەیوەندی بە بەرژەوەندی لایەنە سیاسیەکانەوە هەیە لە تورکیا ئەو بابەتێکی پێشەنگە کە سەرنجی لەسەر هەبێت و پێم وایە ئەو فشارە سیاسیە ناوخۆیەکان چاو لەسەر ئەو پرسەکەم دەکاتەوە کە لە دوای هەڵبژاردن دەبێتە ئاسانکاری بۆ چارەسەرکردن. پارتەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا لە پشتی یەک کاندید کەمال گلیژدار ئۆغڵۆ گربوونەتەوە لە هەوڵێکدا بۆ لابردنی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری ئێستای تورکیا. سەرکەوتنی ئۆپۆزیسیۆن دەتوانێت سوودی بۆ سوید هەبێت. ئەوان بەڕوونی ئەویان خستۆتە ڕوو کە هێما بۆ پێگەی تورکیا دەکەن لە ناو ناتۆدا لە ناو بیناسازی ئاسایشی ڕۆژاوادا. لەلایەکی دیکەوە یاسادانەرانی هەنگاریا دەڵێن ڕێگری لە هەوڵەکانی سوید لە ناتۆ دەکەن بەهۆی ڕخنەکانی ئەم دوایی سوید لەمەڕ دیموکراسی وڵاتەکەیان. شرۆڤەکەران دەڵێن ڕەزامەندی تورکیا بۆ ئەو داوای سوید پێدەچێت فشار بخاتە سەر هەنگارێ بۆ ئەوەی هەمان کار بکات. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ریدگوێل لە لەندەنەوە.